سەری ساڵی یەزیدیەکان کە ناسراوە بە چوارشەمە سوور کوردە یەزیدیەکانی دەڤەری واشنگتن ڕێوڕسمێکیان سازداوە و دۆست و هاوڕێیانی خۆیانیان بانگهێشت کردووە بۆ گێڕانی ئەم جەژنەیە. ئێستاش دەچینە لای خۆیان با باسی جەژنەکەیانمان بۆ بکەن. گەلێک مەمنوون بجێژن بۆ پیرۆستان گەلێک مەمنون شاتنا و هاتنا خەنات سەڵدا گەلێک سپاسە بۆ چی بێژی بۆ بێ جەژنێ ئەجێژنا سەرێ سەرای چارشەمایەکێش ساڵی شەڕتی پەیدا چارە هەر ساڵ جێژنەکە قەدیمە وەقتی تەکمیلاتی ناچێ بۆ هەتانە شاغێ بەهار کۆکرد بێن و گول و گولچی چەکدەرت کەبن و هەر ئەردەی خودێ زەینێ ئەف هێکجی مناسبی وەکە کوڕن ئەردەیە ئەف ڕەنگێ هێکێژی وەکە ڕەنگێکی نایە دارای طەبیعەتێ. دایکی عەلی جەژنەوە پیرۆز ئەمە جەژنە دوات پیرۆزبان ڕەحمەل بابێتە گەلێکی خێر هاتێن. گەلێک سپاس مەمنون. دایکی عەلی دەبێت تۆ بمە بێژی هون چاوا هێکێ چێ بکەن ئێوارە جەژنێ ئێوارە عیدا خۆ عیدا چارشەمە سۆر ئەم ڕۆژی سێشەمبۆیە ئەم هێکێ خۆت کەلینین دەرمانێ هەموو ڕەنگە ئەم بینین و ڕەنگت کین و ئش بۆی عیدا خۆ ئەش بۆی مهڤانکی هاتە بامە ئەم ئەمریکانە بە هەوار بکایی ئەم وەکە شنگارێ ئەم ئێوارە عیدا خۆ ئەم نانکات گێڕینین هێکال بینش جینارێت خۆڕە ئەکە زارۆکی جینارێت مەبان چۆن و هاتن ئەم هێکال دەستێوانت کین ئەم وەختێ دۆست و ناس و برادەرێت وەکەوە هاتن عیداما عادرنا من بەرداتینین و عادات و تەقالیدێتمە. خۆشحاڵین کە ئێستا لێرە بەشدارین لەم جەژنە خۆشە زەکەین فرسەتێکی شە پیرۆزبایی لە هەموو خوشک و برا ئێزیدیەکانمان بکەین بە بۆنەی جەژنی چارشەمبەی سووریان. لە کاتێکدا کە ئەمە جژنی ئێزیدیەکانە بەڵام هاوڕێ موسڵمانەکانیشیان هاتوونەتە ئێرە بۆ بەشداریکردن لە جەژنەکەیان. لێرەشدا ئێستا خانمێکی ترمان لەگەڵایە پەروین سلەیمان کە هاتووە بۆ بەشداریکردن لە جژنی ئێزیدیە هاوڕێکانی. یەکەم شت زۆر بەخێراتنتانەکەم ئێوە ئیزاعی VOA وابزانم بەشی کوردەکەی زۆر بەخێر بێن سەرچاو من کە لێرە هاتووم من ئیسلام بەشداری یەکەم لە جژنی برایەزیدی خوشک و برایەزیدەکان زۆر پیرۆزبایان لێ یەکەم بە بۆنەی ئەو جەژنەوە ئینشاءڵڵا هیوادارم هەموو ساڵێک جەژنەکانیان هەروە بەخۆشی ئەبێ لەگەڵ ئیسلامەکان و یەزیدەکان و هەمومان پێکەوە ئەو جەژنانە یاد دەکەینەوە هەموو ساڵ بەخۆشی و بەدڵێکی خۆش ئینشاءڵڵا. سپاس. باشە تۆش فێری یاریەکە بووی کە هەر کات با بڵێن هێلکەکەی کاممان شکا ئەومان دۆڕاوین ئادی بزانین کامانەی بینەوە ناناوە فێڵەکەی تۆ و هەروەها خانمێکی تری کورد گورجیە سعدۆش لە ڕێگایەکی دوورەوە هاتووە با بزانین لەکوێوە هاتووە. گورجیە خان تو دشێ بەمە بێژی توشکێرێ هاتی ئەستەمبۆرک وێ جەژنە چاوا دەبینی؟ جەژنە گەلەکە خۆشە و جەژنامە ئێزیدیایە و هەر ساڵ ڤیدەمیت کەین vê عیدا هەر ساڵێت بێشنێ و هیکێت خۆ سۆردکەین و چکلێتێت خۆت کڕین و عیدانێتێ کرد و گەرنێت مرۆڤێت خۆ تاژوو دەکەینە گەنجێکی ئێزیدی با بزانین ئەم جەژنە چمانایەکیە لای کەرەم کاشە. پێشیگە خێرات ناوەت کەم بەبێ جەژنامە ئێزیدیە هون ئیرۆکەل بێرێ حاضر بووین. ڕاستی جەژنەکە زۆر خۆشە. هەر لەناو ئامادەبووانە کچێکی کوردی گورجستانیشی لێیە لوسی لوسۆیە ئێستاش قسە لەگەڵ ئەو دەکەین. ئەم دەمێتە خۆش. ڕۆژ باش سەوە ئیزدخانێک گشکی ئەم گەلێکی شانەکی ئیرۆ ناوە تەمامیە دەنن ئەم خاخەی ئەمریکاینە و جەژنەمە گشکە بمبارەک پیرۆسە. مامەت خان عیداوە پیرۆز.
گەلک مەمنۆ سەر چاوا سەر سەراعیداوە هەموو پیرۆز بێت و گەلک خێراتە. زۆر سپاس مابخان تو چی بۆ مەبێژی هون غەریبن ژێ ئەمریکا چاوای دەخۆ ژێرت بینی والله ئەم گەلک خۆت حسین ئەم غەریبین و گەلک بۆ مە نەخۆشە بەس ئەم بەخۆ خۆش دکاین و ئەم عیدا خۆ گەلک جوان چێت کاین هیکێت خۆ سۆرت کاین و ساوکێت خۆت بێژین و کولی چێت خۆ و عیدان دێتگەڕین و ئەم بەخۆ خۆش دکاین دا پێ نەحەسین کۆم غەریبین. باش تو چی بۆ مەبێژی ئەو خواردنێکێ چێکریە ئەف خواردن شکمە هەمووە ئەم 10 عایلێت ئێزیدیە لێرکە هەر مالەکێ دوسێ نەوعکی خواردنێت چێکرین و ما وەکی گوتی مەلگەلێک مشارەکە کری ئەم بی سادی چێکەینیرەوە و گەلک مێڤانش بۆ مایتاتێنێت غەریب و سەر چاوا و سەر سەرات. پاشنان خواردنی ئێوارە ئاهەنگەکە بە هەڵپەکێ تا کاتژمێر دەیشە و بەردەوام بوو. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا.